بیناسوتاوەکەی سیروانە لە سەروبەندی شەڕی نێوان عێراق و ئێران کراوەتە ئامانج و لەلایەن ئێرانەوە تۆپباران کراوە. ساڵانە مەراسیمێک بۆ بەرزڕاگرتنی ڕۆحی شەهیدانی ناو بیناکە ئەنجام دەدرا. بەهۆی کۆرۆناوە ئەم ساڵیش مەراسیمێک ڕێک نەخرا. دوای 34 ساڵ ئێمە یادی ئەو شەهیدانە بەرزڕاگرین، بەڵام بەهۆی پابەندبوون بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆی ئەمە ئەم ساڵ مەراسیممان ئەنجام نەدا بۆ بەرزڕاگرتنی ئەو یادا. هیواخوازین لە ساڵانی ئایندا بتوانین بە شێوازێکی شایستە ئەم یادا بەرزڕاگرین. بەڕێوەبەری ناحیەی سیروان چەند داواکاریەک لەبارەی بیناسوتاوەکەوە ئاڕاستەی حکوومەت دەکات. بیناکە تا ئێستا وەڵێکی گونجاوی نییە و هەرچەندە کراوە بە مۆنۆمنتێک بەڵام هیچ کارمەندێکی نییە. تا ئێستاش ڕواڵەتێکی وای نییە کە ئینسان بتوانێت ئەگەر میوانێکی هات ئەگەر وەفدێک هات بهێنێتە ئێرە لەبەر نەبوونی هۆڵ، لەبەر نەبوونی خزمەتگوزاری، لەبەر نەبوونی ئاو و باخچە و ئەوانە تایە. و تا ئێستاش ئەڵبەتە ستافێکی ئیداری نییە کە سەرپەرشتی بکە و بەردەوام دەرگایدا خراوە کە ئەوەش هەرخۆی بۆ خۆی کێشەیەکی ترە. و ئەگەر میوانێکت بێ بڵێن پەلاپەلکەیتە ئاوەی کلیل دەسەکەوە و یێتە ئێرە کە ئەمەش عنی جێی ڕەخنە و گلەیەکی زۆرە. بیناسوتاوەکە ڕووداوێکە هەرگیز لە یادەوەری خەڵکی ناوچەکە ناسڕێتەوە. برینێکە هەمیشە لە خەیاڵی کەسوکاری شەهیدانی بیناکە زیندووە و ساڵاناش ئەو برینە نوێ دەبێتەوە. کۆمەڵی شەهیدمان داوە لەم بینە، ئەوە تا ئەوە ساڵی یادێتەکەیەتی هیوادارم مۆنۆمنتێکی جوانمان بۆ بکرێتەوە لە ناحیەی سیروان بتوانین ساڵانە یادەکەی بە ڕێکوپێکی تیا بکەینەوە. اینجا ئەم بینایان بۆ نۆژنکردن، بەڵام نۆژنەکە وان نییە. هیوادارم شتێکمان بۆ بکەن جوانتر بێ، شایستەتر بێ، بتوانین میوان بانکەین ساڵانە یادەکەیان بکەیتێت. ئەمەش کەسوکارەکە ئێمەیە. بیناسوتاوەکەی سیروان لە ساڵی 1986 قوتابخانە بووە. بەهۆی شەڕی نێوان عێراق و ئێرانەوە خەڵکێکی زۆری مەدەنی خۆیان تێدا حەشار داوە. لە ئەنجامی تۆپبارانی ئێران 200 کەس شەهید دەبن و زیاتر لە 50 کەسیش بریندار دەبن. سەرجەم قوربانیەکانیش لەلایەن حکوومەتەوە بە شەهیدی هاوڵاتی هەژمار کراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی سیروان.